صاحتي صاجنت دشتي غرب بستان ئەمە یەکەم جارە کاتی خۆی جەناوی باوکم بەری یەکەمی دیوانی حەمەبەکی دەکرد بوو کۆمەڵشتی ما بوو لە دوای خۆی ئیتر یەکێک لە خولیاکانی من ئەوە وەکو کوڕی بچووکی حەمەبەکی کوڕمێ و ئەوە بوو کە بتوانم ئەو شتانی کۆکەمە و لە بەری دیوانی دووەمی دەرکەم ئەلحەمدولیلا سوپاس بەخوا بە یارمەتی خزم و کەسوکار و کۆمەڵەیە کەسی خوێنەوار و ڕۆشنبیر توانیمان بەرگی دووەمی دەرکەین لە ساڵی 1920 لە گوندی تازەدی لەدایک بووە هەل لە سەردەمی 6 ساڵیە چۆتە حوجرەوە 6 ساڵ خوێنێتی زمانی فارسی و عەرەبی بە تەواوی زانیوە کەس زۆربەی شیعرەکانی نیشتیمانی بووە کەسێکی زۆر کورتپەروەر بووە کەسێکی مەزیزە زازا و قسەخۆش بووە ئەوەش بەڕاستی لە باپیرەوە بەجێماوە کە ئاغابەگی ناو بووە ئاغابەگیش کوڕی ناوداربەگیش کوڕی حەسەن سانی هەورامانە سانی هەورامان 11 کوڕی هەبووە یەکێک لەو کوڕانی نامابەک بووە کە لە گوندی کوڕەمێەوە بووە کە بەڕاستی کۆبوونەوەی ئەم خەڵکە بەڕێزە ئەم ڕیسپی و گەنجە جوانە بەڕێزانە لە سلێمانی و شارەزور و هەورامان و پێنجێن و شلێرەوە بۆ خۆی لە خۆیدا نقطەی دالەیە دەلیلە لەسەر ئەوەی کە خاڵە حەمەدبەگی ڕەحمەتی یەکێک بۆ لەو کەسایەتیانەی کە عیلاقەیەکی کۆمەڵایەتی بەرفراوانی لە سەرجەم سنوورەکان هەبووە هەروەک چۆن ئەم بنەماڵە بەڕێزە لە تێکڕای شۆڕش و بەرخودانەکانە لە باو و باپیرانەوە سەنجیان هەبووە و جێگە پەنجەیان دیار بووە ئاوهاش لە کایی کۆمەڵایەتی ڕۆڵ و تایبەتمەندی خۆیانیان هەبووە هیرەبان بە بەهشتی بەرین شادی کە و ئەم نەوە چاکانی کە توانیانە ئەم مەراسیمە ڕێبخەن و ئەم خەڵکە زۆر بووە هەر بابەتێکی تری هەبووە ئێمە ئەمڕۆ کاک محەممەد کاک حەمەدبەکی کوڕەمێ و وەکو کەسایەتیەکی کۆمەڵایەتی زیاتر ڕۆڵی نرخێنین کە لە دەڤەرەکەیە لە کات و سەردەمی خۆیان توانیمێتی ڕۆڵی زۆر گەورەی هەبێت لە بواری ئاشتەواییە هەرچەند لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتووە کە فەرمێ اذکروا محاسن موتاکم کارە باشەکانی کۆچکردوەکانتان باس بکەن ئێوە بۆیە مامۆستایانی خۆشەویست و ئازیزانی پێش من زۆر باشی باسی کارە باشەکانی کا حەمەدبەگیان کرد کا محەممەدبەگیان کرد من جێگەی دەستخۆشیە کە ئەتوانن وەکو کوڕەکانی ئاماژیان پێداوە لە کتێبێک و لە کتێبی کە شاپتوانن بینوسنەوە کە ئەوە جێگەی دەستخۆشیە ئینسان لە دوای خۆی جێپەنجەی جوان و باشی دیار بێ